تێپی بالەیانەی پێشمەرگەی سلێمانی دوایین مەشقەکانی خۆی لە شاری سلێمانی ئەنجامدا و بەرەو شاری هەولێر گەشتی کرد بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی خولی بژاردەی عێراق و ڕاهێنەر وێریزانانیش چاویان لە پلەی یەکەمی خولەکەیە. یانەکە دەیەوێت پێش بەشداریکردنی لە پاڵەوانێتی یانەکانی عەرەب ئازبەرزی و بەهێزی تیپەکە دەربخات و بەشداری خولی بژاردەی یانەکانی عێراق دەکات. تیپی بالەی یانەی پێشمەرگەی سلێمانی دوایین ئامادەکاریەکانی بۆ خولی بژاردەی عێراق کۆتایی پێهێنا کە بڕیارە کێبڕکەکانی لە شاری هەولێر بەڕێوە بچێت و ڕاهێنەری تیپەکەش هەموو شتێک لەسەر پێک هاتەکەی بۆ پێیان ماشکرا دەکات. ئێمە یەکیانەوەرچی پێشمەرگە دوای تەوابوونی قۆناغی کۆمەڵی دووەم لە شاری سلێمانی دەستمان کرد بە مەشق و ڕاهێنانەکان. دەستەی ڕاهێنەراتیانەوەرچی پێشمەرگە هەستمان بۆ کردکەوە پێویستمان بەکارکردن لەسەر هەندێک لایەنەکان بۆ بەهێزکردنی پێکاتەکە بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم ئێستا پێکاتەکە لە ئاستێکی باشدا دوای ئەو هەموو یەکەی مەشق و ڕاهێنانەی کە لە بەیانیان و ئێواران هەندێک ڕۆژ ئەنجام دراون. دوو یاریزانی دیکە ئێستا لە ڕێزی پێکاتیانەوەرچی پێشمەرگن ئەوانیشیان ئاسۆ عادلن و هەروەها بە هەمان شێوەری ئەحمەد قادرە. گرنگی ئەو شەش یاریە کە ئەنجام درێت لە شاری هەولێر بۆ یانەوەرچی پێشمەرگە بۆ سەرجەمیانەکانی دیکەدا دەتوانم بڵێم ئەو تیپەی کە باڵا دەستی خۆی لەو قۆناغەدا زاڵ بکات دەتوانێت زەمانەتی تقریبا نزیکەی زیاتر لە 160 پاڵەوانەتی خولی عێراقی یەکلایی بکاتەوە. پێکهاتەی یانەی پێشمەرگەی سلێمانی لە کۆمەڵێک لە یاریزانانی ئازبەرزی کورد و یاریزانانی ڕیزی هەڵبژاردەی عێراق پێک هاتووە و گەشتبینیشن باستی خۆیان دوای بەڕێوەچوونی دوو قۆناغی پێشوو لە شاری سلێمانیش ڕای دەگەێنن کە سەرجەم ئەو کەم و کوڕیانەیان چارەسەر کردووە کە پێشتر لە تیپەکەدا هەبووە و بۆیە تەنها چاویشمان لە نازناوەکەیە. بەڵێ ئێمە تیپی بالەی یانی پێشمەرگە لە قۆناغ یەکەم توانیمان یەکەمی ڕیزبەندی کۆمەڵەکە بین، بەڵام هێشتا لە ئاستی یاریزانان و تیپەکە بەگشتی ڕازی نەبووین لەبەرەوەی ئەو یاریانە دامان نابووکو یاریەکی دۆستانە بۆی بزانین خاڵی لاواز و بەهێزی خۆمان دیاری بکەین. سوپاس بۆ خۆی ئێستا توانیمانە ئەو کێشانەی کاتێکی زۆر لەبەردەستمانە بوو توانیمان ئەو کێشانە چارەسەر بکەین کە لە تیپەکەیە هەبوو. خاڵانەی کە بەهێز بوو توانیمان باشتر بەهێزتری بکەینەوە ئیشکاری لەسەر بکەین. ئێستا توانم بڵێم یەکێ لەو تیپانین کە کەمترین هەڵا یاخود کەمترین نوقسانی لە تیپەکەیە و بتوانین لە خولی بژاردەی عێراق ئەنجامێکی باشتر بەدەست بێنین. بڕیارە دوای تەواوبوونی یاریەکانی خولی بژاردەی عێراق یەکەم تا چوارەمی ڕیزبەندی سەرکەون بۆ قۆناغی کۆتایی خولەکە کە بڕیارە کێبڕکەکانی ئەو قۆناغەش لە شاری سلێمانی بەڕێوە بچێت و پاڵەوانی خولەکەش ئاشکرا ببێت. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.